احترام بۆ هەموو ئاسایشی سلێمانی، احترام بۆ هەموو ئاسایشی هەولێر بەڕاستی، بۆ پۆلیسی هەولێر، بەڵام پۆلیسی سلێمانی ناڵێم لەگەڵ پۆلیسی سلێمانی منیە. من لە ساڵی 2020ەوە لە مانگی حوتی 2020ەوە سکاڵایەکم کردووە لە 5 کەس ساحەبی کافتریان. ئێستا بۆم دەرکەوتووە کە ئەم ساحەب کافتریانە لەلایەن چەند پۆلیسێکەوە دانراون هەڵەسن بە لە فرۆشیکردن بە چەند ئافرەتێک. و ئەم کەسە گەورەکەیان ناوی کاروان محەممەد قادرە ساحەب کافتریای لاس دیگازە 5 کافتریای تریش، یعنی سەرپەرشتی هەموو کافتریەکانەکە. ئەڵێ من ئامۆزای بەڕێوبەری پۆلیسی سلێمانیم، لەلایەن عەمید ئاسۆوە دانراوم، هیچ شتێکم بۆ نەکراوە. داواکارم تێگەی لە پۆلیسی هەولێر، لە پۆلیسی هەرێم بە دوواداچوو ناکەن بۆم قسانەی کە منێکم بۆم بەڵگانە، بەڵام هیچ شتێکی تر ناتوانم بڵم. ئەمە بەڵگەکانە پێمە، ئەمە بەڵگەکانە پێمانە و لەبەر خاتری مانگی ڕەمەزان کە بتوانین ئەم گروپە لە شاری سلێمانیا بنبڕ بکەین. چیان لە تو کردیە باسی لەوەی بکە جان، چیان لە تو کردی مەسەڵەن؟ غەدرێکی زۆرم لێکراوە، ئەمە زۆرم ناکرێ باسکرێ باس لۆنمونە مەسەڵەن چیان لە تو کردیە؟ قەزەی بە ئافرەتەکە 140 وەرەقە و 250,000 ناریان لێ دزی بە ئافرەتەکە. خۆشمەویست بە قەزەی خۆشەویستی هاتە پاڵم، بە قەزەی خۆشەویستی هێنانە پاڵم، بەڵام وانە بوو لە ئاخیرایە بۆم دەرکەوتووە، وانە بوو لە ڕێی کافتریاکانەوە دانراون. بەڵێ کەیسەکەت گواستەوە بە هەولێر لەبەر ئەوەی کاتی خۆش کاتمان کرد لەوێ. ئەمر قەبزی جینایەت یەکم پێی، دوو کەسیان دەرچووە، سییانیان نە. کاتی خۆش کاتمان کرد، ئەوان کە شکاتمان کرد بە کەفالەت بەربووین، ڕایان کرد بۆ ئێرە، ئەوان ڕایان کرد بۆ ئێرە لە خواردن و خواردنەوەی بیتوڤان لەوێ دۆزیمنەوە لە ڕێی کچێکەوە پێم وترا. یعنی شتەکانم زۆر بیر نەماوە، جوان بیسەلمێنم. بەڵێ 24 کەسن بێژگا ئافرەتەکان، بێژگا ئێستا شکاتمە، ئێستا پێشتر ئەمووی چم ناوێت، ئێستا شکاتمێ و داوای حەقی خۆشەمەکەم لاوان. خۆشەویست نییە، ئەمە دانراون لە ڕایەن چەند پۆلیسێک و چەند ساحەب کافتریەکەوە بە شەراکە دەمیشاناکەن لە شاری سلێمانیە. داواکارم لە پۆلیسی هەرێم داوام کردووە، خۆیان ئاگادارن، چووم چاوەڕوانی شکاتم لەوێ شکاتکەم و بە خێرمێ سەر چاوم و لەبەری بەڵگەکان زۆرە. ساڵێک و 6 مانگ لەگەڵ مابوو. بەڵگەکان زۆرە، لەبەری بەڵگەکان زۆر ناتوانم بسەکەم، هیچ شتێکم بۆ نەکراوە. ئەمر قەبزی جینایەتی یەکم پێ جینایەت یەک. بەڵێ لەلایەن پۆلیسی هەرێمەوە، پۆلیسی هەرێم بەڕێز عەمید فەرەیدون سەم لەگەڵ ئەوا کردو. بەڵێ چاوەڕوانیەوە سەردانی دادگای هەولێرەکە چیان بۆ کردی؟ لێرە با پێ بڵم گلێم نییە لێرە گلێم نییە و زۆر سپاسی ئاسایشی شەقلاوە شەکەم بەڕاستی کە پار هاتمەوانێ ئاسایشی شەقلاوە ئاگادارن بۆم هاتن بۆێرە بمکوژن لەبەرەوەی ئەم کەسانە کەشەف نەبن. و جارێکیش لێرە ئاسایشی بەڕێزان ئاسایشی هەولێر خۆیان ئاگادارن، ئەمانە لە ئیسکان لە ئوتێلێک دابەزی بووم، لەوێ منیان بەگردا 4 ڕۆژ لە ڕۆژی پێنجشەمەوە هەتا ڕۆژی یەکشەمە من گیرام. دوای احترامەیە بۆ بەڕێزان ئاسایشی هەولێر، منیان ئازاد کرد لەبەرەوەی زانیان درۆ بوو. نازانم بە چی تۆمەتێک بوو لێرە لە سلێمانی. با پێ بڵم بەهینی خۆیانەوە، ئەوە تا من هێنم پێەیە. بەڵگەکان زۆرە کاکە، بەڵگەکان زۆرە، من بەڵگەکان بخەمە ڕوو یەکێ لە بەڵگەکان. ئەمە شکاتی پۆلیسەکانیانە، شکاتی کۆمەڵی پۆلیسیانم پێ، شکاتی کۆمەڵی پۆلیسیانم پێ کە عەلاساس من ئاشوبەی وڵاتم نابێتەوە. بەڕێز حاکم ئاورین لە سلێمانی شایەتی ئەو مەوزوعەیە، ئەوەتانێ، ئەوە شکاتی پۆلیسەکانیانە. ئەمە تا ئەمانە زۆرە براکەم، ئەمە زۆرە لێرە باز ناکرێت. تێگەی چاوەڕوانی پۆلیس هێرێمم دوایی دووبارە بڵاوەکەنەوە بە خێراتنی هەموو لایەکانەکەم و زۆر مەمنونتانم. زۆر ئەمانە زۆر بەڕێزن.